بەڵێ بەڕێزان هەر بۆ قسەکردن لەسەر شەڕی نێوان ئیسرائیل و فەڵەستین گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕانیا مازی مافپەروەر و ڕاویشکاری یاسایی دەکەین. بەڕێزیان لە سویسراوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ڕانیا سڵاوت لێبێت. ئەم شەڕە شەڕێکی نوێ و تازە نییە لە مێژوودا لە ڕابردوودا ئەم شەڕی نێوان ئەو دوو وڵاتە هەر هەبووە. دەکرێت ئەم شەڕە وەکو شەڕەکانی دیکە سەیر بکرێت یاخود ئەمەیان جیاواز دەبێت؟ لە ڕاستیدا ئێمە ناوی لێنانین ڕوبەڕووبوونەوەکان لە یاسای نێودەوڵەتی پێویستە پارێزبەندیەک بۆ هاوڵاتیانی سڤیل هەبێت لە کاتی جەنگدا. ئەمانە تاوانی دژ بە مرۆڤایەتین و پێویستە وڵاتانی ڕۆژئاوا بڕیارێکی یەکلاکەرەوە بۆ ڕاگررتنی ئەو دەستدرێژیانە بدەن و هەروەها ئەو ماوەی 75 ساڵە ئەم داگیرکاریە بەردەوامە، چونکە ئەمە ناکرێت بەردەوامی بەو داگیرکاریە بدرێت. ئەوەی کە لەو چەند ڕۆژەدا ڕوویدا ئەمە تاوانی دژ بە مرۆڤایەتیە. داگیرکاری مەبەست کاملا بۆ کاملا؟ لم أسمع السؤال. گوێم لە پرسیارەکانە گوتت ئەمە نابێت ڕێگە بەم داگیرکاریە بدرێت. داگیرکاری مەبەست کاملا بۆ کاملا؟ الحرب هي عند جنگ کاتێک پێی دەگوترێت جەنگ کە دەستدرێژی دەکرێتە سەر خەڵکێکی بێتاوانی خەڵکێکی سڤیل و بە چەکی فسفۆری هێرش دەکرێتە سەر وڵاتان. ئەمە پێچەوانەی یاسا و جارنامەی نێودەوڵەتیەکانە. بەڵام کاتێک کە تۆ ئێمە دەڵێن دەستدرێژی مەبەستمان ئەوەیە کە لە نێوان دوو دراوسێدا ڕوودەدات، بەڵام دوای دوو ڕۆژ دەبینی چارەسەر کرا کێشەکە. بەڵام ئەمە جەنگە، جەنگیش ئەوەیە کە ماوەی 75 ساڵە بەردەوامە. یعنی ئەمە کە بەردەوامە بەڵام لەم جەنگەدا ینی زۆر بەم شێوەیە پرسیارەکە لێ بکەم. ئەوە تا یۆاف گەڵاند وەزیری بەرگری ئیسرائیل ئەوە ڕادەگەێنێت کە حەماس لەناو دەبات، یاخود نەتەنیاهۆ باس دەکات کە غەزە دەکاتە دورگەیەکی وێران بوو. ئەمە تەنیا هەڕەشەیە قسەیە یاخود ئەم جەنگە یەکلاکەرەوەی زۆر شت دەبێت چییە؟ يجب أن تسأل إسرائيل. پێویستە ئەمە ئەو پرسیارە ئاراستە ئیسرائیل بکرێت. ئەمە نەک تەنیا مەبەستیان حەماسە، چەند لایەنێکی دیکەشان لە فەڵەستین، گەلی فەڵەستین بەگشتی هەمووی بە ئامانج کراوە، نەک تەنیا بزوتنەوەی حەماس، بەڵگەش بۆ ئەمە وێرانکردنی غەزەیە بە بێ جیاوازی بە هەڕەمەکی هێرش دەکرێتە سەر ئەم وڵاتە. قودس و ڕامەڵڵا و جەنین و نابلس و هەموو ناوچەکانی دیکەی فەڵەستین دەکرێتە ئامانج. کەواتە ئەمە مانەوە کە تەنیا حەماس بە ئامانج کراو نییە. بۆیە من دەڵێن پێویستە ئەم دەسەڵاتە داگیرکاریە و بوەستێنرێت و زیادە ڕۆیەکانیان ڕێگریان لێ بکرێت. بەڵێ خاتوو ڕانیا مازی مافپەرۆر و ڕاویشکاری یاسایی لە سویسراوە لەگەڵمان بووی. سوپاس.